هاوك أمام بوب نيرة هبان كان أما زور باش يكسر كريتو معكم المشاهدين الكرام مشاهدين قناة مصر اليوم جامعة السليمانية خارج المظاهرات السلمية تا ڕادەیەکی زۆر باش پێویستە لە پشت هەر چوارپارچەی کوردستانەوە بین هەر کوردێک لە هەر شوێنێک ئێشی پێ بگەیە پێویستەکە ئێمەش پشتیوانی بکەین تەنها ئێمە لەوانەیە ڕێپێوانێکمان پێ ببڕێت و پرچمان بکەین بە کەزی بۆ ئەوی پشتگیری ئەو خانمانە بکەین ئەو شۆڕژوانانە بکەین تەنها ئەمەمان پێ بڕێ بەڵام ئەمەش کەم نییە وەکو سوکناییەکە وەکو پاڵپشتیەکە بۆ ئەوان و پێویستە هەر تاکێکی کورد هۆشیاری هەبێت و هەرچی لە دەست هەوێ بیکات تەنانەت ئەگەر بە وشەیەکیش بێ ئەمە خۆرە ئێمەش هەمیشە لە ئاسمانی کوردیا ئەدرەوشینەوە و ئەم خۆرە نیشانەی درەوشانەوەی ئێمەوە و هەرگیز ناتوانن قڕمان بکەن وەکو عەبدوڵڵا پەشێ وەڵێ قڕمان دەکەن قورتان بەسەر